پانتاییەکی فراوانی هەریەک لە گوندەکانی حاسڵی، مالوان، تەپی کەڵی ناوچەی شارەزورە کە شەوی ڕابردوو ئاگرێکی فراوانی تێدا کەوتەوە، ئاگرێک کە یەکەمین جارە بەو فراوانیە لەم گوندانە بکەوێتەوە و زیانەکانیشی بە نزیکەی 200 ملیۆن دینار مەزەندە دەکرێت. ئەم پیاوە تەمەن 80 ساڵەی دانیشتووی گوندی حاسڵی نزیکەی 150 سەر ئاژەڵی لە کەمتر لە کاژمێرێکدا سووتا. بەدەم سکاڵا و خەفەتی قوڵەوە ئەو خانەی ئاژەڵانەی پیشاندام کە چەند ڕۆژێک پێش ئێستا پڕ ئاژەڵ بوون، بەڵام ئێستا ئاژەڵەکانی نێوی لە پەنجەی دەستێ ناپەڕێت. برێکی هین ئەو دووماڵەتانیا ئەو دووماڵترشە من 150 سەر حیوانی کوڕە کاوڕێر فرۆشایمانەیەکە یەکە کار و بەرختیار. چوومە لای شایەت حاڵی ڕووداوەکە. ئەم کوڕە گەنجە شوانی ئەو ئاژەڵانە بووە کە لە کاتی ڕووداوەکەدا سوتاون. ژیانی خۆشی لە مەرگ گەڕاوەتەوە. لە تاوگەڕ و بڵێسەی ئاگرەکە خۆی هەڵداوەتە گۆمێکی پڕ ئاوەوە کە نزیکەی 20 مەتر قوڵ بووە. ئێمە ئاگرەکە کەوتەوە چایەکمە لێ نابوو، ئازا کۆڵوچتەکەمان پێچا و ڕێک ئەمە ڕێگانمان خڕ کرد، تەمامەن بیکەی ناو وەردێکە ئیتر ئاگرەکە هات و کەوتە بەرێمەوە، ئیتر چواردۆری مەڕەکانی کرد، دوای منیش خۆم ڕزگار کرد و خۆم هەڵداوانە و ئاوێکەوە 20 مەتر 30 مەتر قوڵ بوو. وەڵای ئیتر ئاگرەکە کەم بوویەوە تەمیش هاتمە دەرەوە مەلەم کردیە. هەرماڵێکی گوندەکە دەچی بێزیان لە ئاگرەکە دەرنەچوون. ئەم ژنا خەفەتی ڕەنج بە خەساربوونی نزیکەی 20 ساڵ کارکردنی بڕسی لێ بڕیوە. بە ئاسەم توانیم کەمێک گفتوگۆی لەگەڵدا بکەم. ئیمساڵ پارەکە ئەو مەڕانمە بێسە پیو ئەس گوڵ پارەکە کوشتێ هەرین من بێ پیو ئیمساڵش هەرمی بێ پیو ئەم هەمکە مەڕەکەی تەبڕم گشتی بەرەخ و کار و بەرەن و حیوانی گەورەی تیا بوو گشتی مەڕ و حیوانە دەوڵەتەکەم زۆری بەخوا لەوە زیاتر هیچم نەبە هەریەکێ بۆ خوا بۆ دەرنەچوو گشتی داوە دەست. تا ئێستا بەڕوونی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە دەستنیشان نەکراوە، بەڵام بەڕێوبەری شارەدەی زەڕایەن دەڵێت چەند کەسێک بە تۆمەتی سووتانی ئەو ناوچەیە دەستگیر کراون و لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت. لە پاش 24 کاتژمێر هێشتا دووکەڵ و پاژماوەی ئەو ئاگرە بێ ئامانە ماوە کە ڕەنجی چەندین ساڵەی دەیان خێزانی بەشێک لە گوندەکانی شارەزووری بە خەساردا. ئەنجام زیاتر لە 350 سەر ئاژەڵ و بە هەزاران دۆنم زەوی لە ڕەز و باخ و گەنم و جۆی هاوڵاتیان سووتان و لە ناوچوون. هەردی عوسمان، زوومی سلەیمانی.